کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکهاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ ئێمە نابێت تورک، فارس، عەرەب، ئینگلیز هیچ ڕقینەیەکی لێ هەڵگرین، لەبەرەوەی ئەوانیش وەکو ئێمە مرۆڤن، وەکو ئێمە ئینسانیەتیان هەیە. پێویستە برایەتی قبول بکەین، پێویستە هەموو کات دەو بەخەندە بین، پێویستە دەستنەداو دەستێک بین لەگەڵ هەموو نەتەوەیەک. والله احنا نفرح وقت اللي نشوف اهلنا من الجنوب العراق يجون على كردستان، وان شاء الله ماكو فرق بين القوميات والاديان. پیکەوەژیان واتە هێز، واتە جوانی، واتە کەرامەت، واتە شەڕەف. پێکەوە ژیانێک دروست بکەین، پێویست ناکات دژایەتی یەکتر بکەین، پێویست ناکات حیزباتی و نازانم زۆر شتی تر هەیە کە دروست بکەین، دژایەتی یەکتر بکەین. مردنێک هەیە، با ئەو مردنە یعنی نەبێتە سەبەبێک کە سبەی دوزبیت پەشیمان ببینەوە لە شتەکانمان. بيرميل حرية التعبير وحرية الأديان وحرية الشعب بشكل عام وبكل أشكاله وبكل طوائفه. أنا بشوفه شيء كتير حلو وكتير جيد